عزیزانی ئێمە لە هەر شوێنێکن لە هەر جێگایەکن سڵاوی ئێمەتان لێبێت مانگی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت بە هیوان ببێتە مانگێکی پڕخێر و خۆشی بۆ هەموو مسلمانانی جیان خی گەورە نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لای قبول بکات ئەمەوە لێرەوە بڵێم پێخۆشحاڵم من سەردار دڵخۆشم لە یەکەم بەرنامەمدا لە یەکەم پرۆگراممدا بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە ئێمڕۆ لە پرۆگرامێکی تایبەت پرۆگرامێکمان تایبەت کردووە بە ئێوەی عزیز و خۆشەویست پرۆگرامێک پراوپڕ لە زانیاری و دیاری و بەخشین بۆ ئێوەی عزیز پرۆگرامەکەمان پێک هاتووە لە پرسیارێک و چوار هەڵبژاردە ئێوەی عزیزش ئەتوانن بەختە جوانەکەتان لەگەڵ ئێمەیە تاقی بکەنەوە بە خۆشحاڵیەوە ناوی براوە ئەچێتە تیر و پشکەوە لێرەدا ئەمویە بڵێم خاوەنی خەڵاتی ڕۆژانی پرۆگرامەکەمان ناوی ئەچێتە تیر و پشکەوە لە کۆتایی ڕۆژی هەفتەدا ناوەکەی لە تیر و پشکە دەرئەکەوێت و ئەبێتە خاوەنی مۆبایلێکی زیرەک ژمارە مۆبایلەکانمان لەسەر شاشەکەی و ئێوە شەتوانن پەیوەندی بە ئێمە بکەن لەسەر هێڵی ئاسیاسیال و کۆڕەک تەلیکۆم بە خۆشحاڵی ئێمە وەڵامی پەیوەندیەکانتان دەدەینەوە بە هەمان شێوە لە سۆشیال میدیاوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە ئەتوانم بینەری لایڤەکەی من بن خۆشحاڵە بم سوپاس بۆ ئێوە لێرەدا ئەمەیە بڵێم پرۆگرامەکەمان پرسیارەکانمان پراوپڕە لە زانیاری بۆی خۆشەویست مرج نییە بەختی خۆت تەنها تاقی بکەیتەوە لەگەڵ من بەڵکو دەبێت بە بەختێکی جوانەوە بە خۆشحاڵیەکەوە بە هیوایەکەوە پەیوەندی بە منەوە بکەیت قسەیەکی خۆش گفتوگۆیەک بە سەرهاتێک نوکتەیەکی خۆش لە پرۆگرامەکەی مندا من دڵخۆش ئەبم لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست لێرەدا پەیوەندیەکمان لەگەڵایە بەڵێ فەرموو خات و سارە خات و سارە ئێوارەت باش مانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێت زۆر زۆر سپاس خات و سارا لە چۆوە لەگەڵمانیت لە هەولێرەوە خات و سارا لە هەولێرەوە خات و سارا یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزت چۆن بەڕێخست بەس ببوورە گوێبیستی تۆ نیم تۆزێک دەنگت بەرزکەیتەوە بە سوپاس زۆر زۆر باشە لەش ساغ بێت خات و سارا ئیش و کارت چییە فەرمانبەریت ماڵەوەی لەشت ساغ بێت خات و سارا قسەیەکی خۆش بەسەر هاتێک لە ژیان تا بۆ ئێمە بجێڕیتەوە ئێمە خۆشحاڵە بین خات و سارا گوێبیستی ئێمەی دەست خۆش بێ زۆر سپاس خات و سارا ئامادەی بچینە لای پرسیارەکەمان خۆت ئامادە کردووە چینە لای پرسیارەکەمان پرسیارەکەمان کۆنترین زانکۆ لە جیهاندا کام زانکۆیە هەڵبژاردەکانمان یەکەم ئەزهەر دووەم ئۆکسفۆرد سێم ستانفۆرد چوارەم کالیفۆرنیا خات و سارا سی چرکەت لە بەردەمدایە بە هیوای وەڵامی دروست خات و سارا کالیفۆرنیا زانیاری تەیە لەسەری خات و سارا با ژمارە چواری بۆ هەڵبژێرین خات و سارا بەداخەوە خات و سارا وەڵامەکەت دروست نەبوو بە هیوای چانسی زیاتر سوپاس بۆ پەیوەندیەکەت کاتێکی خۆش وەڵامە ڕاستەکەمان کۆنترین زانکۆ لە جیهاندا کام زانکۆیە وەڵامە ڕاستەکەمان زانکۆی ئەزهەر بوو سوپاس بۆ پەیوەندیەکەت دووبارە خات و سارا کاک محەممەد ئەم کاتت باش کاک محەممەد جان ئێوارەتان باش ئێوارەی تۆش باش مانگی ڕەمەزان لێ پیرۆز بێت مانگی ڕەمەزان لە ئێوە لە سەردەم کارمەندانی کەناڵی کەرگوت زۆر سوپاس بە ناوی ستافی پرۆگرامی پرسیار و خەڵات سوپاسی تۆ دەکەین کاک محەممەد لە چۆ لەگەڵمانی زۆر زۆر سوپاس کاک محەممەد لە چۆ لەگەڵمانی هیوادارمان سەرکەوتوو بن یەکەم شەوابی هاوکاری ما بکەن لە پرسیار زۆر سوپاس بەسەر چاو کاک محەممەد یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەڕێخست وەڵا زۆر باش بوو مانگی زۆر خۆشە و هیچ کێشەی نییە هیوادارمە لە ساغ و تەندروست باش بی کاک محەممەد کاک محەممەد قسەیەک نوکتەیەک بەسەرهاتێکی ژیانت بۆ ئێمە بجێڕیتەوە ئێمە خۆشحاڵین یەکەم سەو هیچی وام پێنیە پێشەشتانێکم ئینشاڵڵا بۆ شوانی داهاتووشتان پێشەوە کاک محەممەد ببوورە بەس دووبارەیکەیتەوە گوێبیستی تۆ نەبوو ئەڵێن یەکەم شەوەی هیچم نییە پێشەشتانێکم ئینشاڵڵا بۆ شوانی داهاتووشتان پێشەوە ئینشاءڵڵا بە هیوام کاک محەممەد جان کاک محەممەد ئامادەی بچینە لای پرسیارەکەمان گیانەکەم فەرموو با بچینە لای پرسیارەکەمان
کام هەڵبژاردە بووە پاڵەوانی جامی جیانی 2002 هەڵبژاردەکانمان یەکەم ئەڵمانیا، دووەم بەرازیل، سێم ئیسپانیا، چوارەم ئیتالیا. کاک محەممەد سی چرکت لە بەردەمدایە بە هیوای وەڵامی دروست. بەڕازی لەگەڵ هاوکاریم بکەین. بەرازیل. کاک محەممەد زانیاری تێ یاخۆت لە خۆتەوە بڕیاردا؟ وەڵی بەپێەوەی کە کەمێک فێری وەرزش شتەکەم وەڵام بەرازیل لەگەڵ هاوکاریم کاک محەممەد زانیاری تێ لەسەر وەرزش؟ وەڵی کەمێک کەمێک. باشە با بچینە لای بەرازیل ژمارە دوومان بۆ هەڵبژێرن. دەست خۆش پیرۆزبایت لەکەین وەڵامەکە دروست بوو کاک محەممەدجان. زۆر سپاس کاتێکی خۆش بۆ تۆش. پرسیارەکەمان ئەڵێت کام هەڵبژاردە بووە پاڵەوانی جامی جیانی 2022 ئەڵمانیا، بەرازیل، ئیسپانیا، ئیتالیا. ببورن 2002 ببورن. دووەم بەرازیل. سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد کاتێکی خۆش. بەڵێ ئازیزانی خۆشەویست ئێوە شەتوانن پەیوەندی بە ئێمە بکەن و بەختە جوانەکەتان لەگەڵ ئێمەدا تاقی بکەنەوە. ژمارە مۆبایلەکانمان لەسەر هێڵی ئاسیا سێڵ و کۆڕەک تەلیکۆم ئەتوانن پەیوەندی بە ئێمە بکەن و بەختتان لەگەڵ ئێمەدا تاقی بکەنەوە. باماشەوە لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک لە سوۆسیال میدیا ئەتوانن بینەری لایڤەکەمان بن تا بتوانن بۆ وەرگرتنی زانیاریەکی بەسوود. پرۆگرامەکەی ئێمە ئیمڕۆ تایبەتە. تایبەت نییە تەنها بۆوانی کەوا بۆ سوودی مادی بەرنمەکە یاخود بۆ خەڵاتی بەرنمەکە بەڕێزی وا هەیە تەلەفۆنەکە تەنها پێویستی بە زانیاریە ئەتوانێت زانیاریکی بەسوود زانیاریکی بچووک لە ئێمەی خۆشەویستەوە وەربگرێت. خات و شەنگە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. خات و شەنگە ئەم کاتت باش مانجی ڕەمەزانت لێ پیرۆز بێت. زۆر زۆر سپاس. خات و شەنگە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەسەر برد؟ والله الحمد لله زۆر باش بووم. زۆر چاکە. خات و شەنگە لە چۆ لەگەڵمانی ببوورە؟ لە کەرکووک. لە کەرکووکی خۆشەویستەوە. خات و شەنگە بەسەر هاتێک نوکتەیەک سەیەکی خۆش لە ژیانتە ئەگەر بۆمانی باسکەی سوپاس دەکەین. هاوکارانم بەس تۆزێک مۆزیقای ژوورە و ناوی ستودیۆم بۆ کەس بکەن سوپاسدانەکەم. خات و شەنگە بوو بورە گوێبیستی تۆ نەبوو؟ ئەڵێ وەڵای لە ئێستاە هیچ شتێک وەها بنشمان نادی. کێشە نیە خات و شەنگە بە هیوام لە ساغ و تەندروست باش بیت. خۆت ئامادە کردو بۆ پرسیارەکەمان خات و شەنگە زانیاریت لە بواری سیاسیە هەیە زانیاریت لە بواری مێژوو کللتور هەمە چەشن هەمە ڕنگ وەرزش چ زانیاریەک هەیە لەباری ئەو شتانەوە؟ مێژوو. مێژوو. بە هیوام وەڵامەکەت لەسەر مێژوو بێت. بچینە لای وەڵامە بچینە لای پرسیارەکەمان خات و شەنگە؟ با بڕین لای پرسیارەکەمان. پرسیارەکەمان ئەڵێت جەنگی جیهانی یەکەم کەی کۆتایی هات؟ هەڵبژاردەکانمان یەکەم ساڵی 1970 دووەم ساڵی 1990 سێەم ساڵی 1920 چوارەم ساڵی 1920 سی چرکت لە بەردەمدایە بە هیوای وەڵامی دروست خات و شەنگە. بەڵێ؟ خات و شەنگە هیچ گوێبیستی تۆ نیم بەدای لێبردنەوە. پرسیارەکەمان لە جەنگی جیهانی یەکەم کەی کۆتایی هات؟ ساڵی 1990 1990 1920 1990 ژمارە 1990 بۆ هەڵبژێرین. بەداخەوە خات و شەنگە وەڵامەکە دروست نەبوو. سوپاس بۆ پەیوەندیەکەت و کاتێکی خۆش بە هیوای چانسی زیاتر و بتوانیت لە ئەڵلقەی داهاتوودا پەیوەندیمان پێ بکەیت. پرسیارەکەی ئێمە جەنگی جیهانی یەکەم کەی کۆتایی هات؟ پرسیارەکەمان وەڵامی ساڵی 1970 بوو. دووبارە سوپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندی ترمان لەگەڵایە؟ کاکێرش ئێوارەت باش؟ کاکێرش گوێبیستی ئێمەی؟ کاکێرش ئێوارەت باش و مانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێت. مانگی ڕەمەزان لە هەموو وەمەتی محەممەد پیرۆز بێ لە قوربانێکە. زۆر زۆر سپاس. کاکێرە جانە چۆ لەگەڵمانی؟ مانگی ڕەمەزان لە خۆشتان پیرۆز بێ و دەستخۆشی بەرنامەکەشتان لێکەم.
زۆر سپاس کاکێرە گیان لە چۆوە لەگەڵمانیت لەسەر کوکەوە لە کەرکووکی خۆشەویستەوە کاکێرە گیان بەڵێ بەخۆ ئیشوکارت چییە ڕۆژانە بەچیوە سەرقاڵی وەڵی بابەجان پێشمەرگەم و دێمەوە لە ناو شارش خلەخلە تاستی هەمیشە تەندروست باش و لەش ساغبی کاکێرە گیان کاکێرە گیان ئەمڕۆ چۆن بەسەر برد لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان تونیت بوو برسیت بوو وەڵا شکر بۆخوا جەوێکی زۆر خۆش بوو ڕۆژێکی زۆر خۆش بوو بەسەر مابرد و وای گەورە لەمان ڕازی بوو لەمان قبول بکەم ئامین براکەم هەمیشە تەندروست باش بیت کاک هێرش ئامادەی بچینە لای پرسیارەکەمان بەڵێ با بچینە لای پرسیارەکەمان پرسیارەکەمان ئەڵێت زمانی ڕسمی وڵاتی مۆریتانیا چییە هەڵبژاردەکانمان یەکەم ئینگلیزی دووەم عەرەبی سێم ئیسپانی چوارەم فارسی کاکێرە سی چرکت لە بەردەمدایە بە هیوای وەڵامی دروست کاکێرش بەڵێ باخۆردا جۆت لە پرسیارەکە بوو بەڵێ بەڵێ جۆم باشە هەڵبژاردەکان ئینگلیزی عەرەبی ئیسپانی فارسی بەڵێ کامیان هەڵبژێری کاکێرجیان کاتت بەرە کۆتایە ڕوات کاکێرش بەڵێ ئینگلیزی بەڵێ ئینگلیزی بەداوی لێبوردنەوە کاکێرجیان وەڵامەکەت دروست نەبوو و کاتشت نەما سوپاس بۆ پەیوەندیەکەت کاتێکی خۆش بەڵێ ئازیزان لەسەر شاشەی کەناڵەکەمان ژمارە مۆبایلەکانی لێ لەسەر هێڵی ئاسێسێڵ و کۆڕە تەلیکۆم ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن و بەختی خۆتان تاقیب بکەنەوە گفتوگەیەکی جوان بکەین بە بەختێکی باشەوە کاک ئارامجانم کاتت باش کاتت باش برای بڕێ باشتر بۆ تۆ براکەم کاک ئارامجانە چۆوە لەگەڵمانی لە شاری کەرکووکەوە لە شاری کەرکووکی سەربەرزەوە کاک ئارامجان کاک ئارامجامانجی ڕەمەزانت لێ پیرۆز بێت بە هیوام تەندروست باش بی پیرۆز بێ لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێ لە جناویتان زۆر زۆر سپاس کاک ئارامجان کاک ئارام ئیشوکاری ڕۆژانە چییە بە سیوە سەرقاڵی وەڵاهی من سایق سارەی گەورم هەمیشە لەش ساغ بیت کاک ئارامجان کاک ئارامجان هەڵوێستە چییە بۆ بەرنامەکەمان چۆن نەبینی وەڵاهی جێ دەست خۆشکەریە بەرنامەیەکی خۆش هیوای سەرکەوتن بۆ بەکەستانە خوازم بەڕاستی شتێکی زۆر زۆر جوانتان کردووە هیوادارم بەردەوام بن لەم سەرە جوانەکەتان و ئیشاڵا بەرەو سەرکەوتن و پێشکەوتن دەست خۆشکەریتان لێت زۆر زۆر سپاس کاک ئارامجان ئێمەش بە هیوای ئەوەین کەوا ئێوە وەڵامی دروست هەڵبژێرن تاکو ناوتان بچێتە تیر و پشکەکەەوە و ببنە خاوەنی مۆبایلێکی زیرەک لە کۆتایی هەفتە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە کاک ئارامجان ئامادەی بۆ پرسیارەکە پێشەوەی بچینە لای پرسیارەکە کاکارام ببوورە کاکارام زانیاریت لەسەر بواری لەسەر پرسیاری مێژوو کللتوری هەمە چەشن هەمە ڕنگ وەرزش بەڵێ لەسەر وەرزش بە هیوام پرسیارەکەت لەسەر وەرزش بێتەوە کاک ئارامجان بەختیاوەرت بێت ئینشاءڵڵا بچینە لای پرسیارەکەمان پرسیارەکەمان ئەڵێت کۆدی پەیوەندی وڵاتی عێراق چەندە هەڵبژاردەکانمان یەکەم 00960 دووەم 00963 سێم 00964 چوارەم 00965 بە هیوای وەڵامی دروست کاک ئارامجان 00964 دڵنیای کاک ئارام بەڵێ دڵنیا چۆن وە دڵنیابووی لە وەڵامەکەت کاک ئارام وەڵاهی جانم تۆ دەکێزانم 00964 باشە ژمارە سێمان بۆڵ بژێنە 0 پیرۆزبایت لێکەم کاک ئارامجان بوویتە براوەی خەڵاتی ئەمڕۆمان ناوتەچێتە تیر و پشکەوە ئەوە شت بیر نەچێت بە درێژایی مانگی ڕەمەزان ڕۆژانە ساعت 8 ئێوارە بینەری پرۆگرامەکەمان بە تاکو و ڕۆژانی پێنجشەمە تیر و پشک بۆ ئەو کەسانە بکەین کە بوونەتە براوەی پرۆگرامەکانی ڕۆژانەمان سوپاس بۆ ئێوە تا ناوبڕێک ئەچینە ناوبڕێک و دێنەوەلاتان جوانە
جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە ئاسمان بم چونکە وەک چاویشینە بە قوربانی ئاسمان بم چونکە وەک چاویشینە دوو ماچم لە لێوی کرد هەر وەک هەنگوی شیرینە لەسەر شانبەریداوە یارم پەلکە زێڕینە لەسەر شانبەریداوە یارم پەلکە زێڕینە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق زەخمارەکە بەڵێ ئازیزانی خۆشەویست هاتمەوە وڵاتان لەسەر شاشەی کەناڵەکەمان ژمارە مۆبایلەکانی هێڵی ئاسیاسیال و کۆڕێک تلیکۆمەیە ئێوە توانن پەیوەندی بکەن و بە بەختە جوانەکەی ئێوە لەگەڵ ئێمە لە پرۆگرامەکەدا بەختی خۆتان تاقی بکەنەوە باماشەوە لە سوۆسیال میدیا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەتوانن بینەری لایڤەکەمان بن تا بتوانن سوودێک وەربگرن یاخود ئێوەش لێوانەوە بتوانن پەیوەندی بە ئێوە بکەن و بە سوپاسەوە ئەچینە لای پەیوەندیەکی ترمان تانیا لە چەمچەماڵ خات و تانیام کاتت باش ئەم کاتی توش باش براکەم زۆر سپاس لێکە زۆر سپاس مانجی ڕەمەزانی پیرۆز لە تۆش پیرۆز بێ عەزیزم خات و تەنیا یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەسەر برد وەڵا لەخوا بەزیادی ڕۆژێکی خۆش بوو کە جۆکەی فێرەکە هەست بەتونێتی برسێتی ناکەین هەمیشە ڕەش ساغبی خات و تانیا خات و تانیا یان تەنیا تانیا بەڵێ تانیا زۆر باشە خات و تانیا زانیاریت لە پرسیارە لە شتێکە زۆر زانیاریت هەیە وەڵاهی زیاتر لە ئاینی عەرەبی ئاینی عەرەبی زۆر باشە ئامادەی خات و تانیا بچینە لای پرسیارەکەمان بەڵێ با بڕێن لای پرسیارەکەمان ئەڵێت نەخۆشی فۆبیا چییە هەڵبژاردەکان یەکەم بێئاگایی دووەم ترس سێم خەمۆکی چوارەم بێخەوی سی چرکت لە بەردەمدایە بە هیوای وەڵامی دروست خات و تانیا بەڵێ گوێبیستی پرسیارەکەی من بووی وەڵاهی بەڵێگرێ وەڵاهی نازانم بێئاگایی باشە گوێبیستی تۆنیم خات و تەنیا تۆزێک سەوتت بەرزکەی سوپاس دەکەم وەڵاهی خەمۆکی باشە خەمۆکی بێئاگایی ماڵوارن بێئاگایی باشە سێم هەڵبژێرین چینە لای هەڵبژاردی سێمان خەمۆکی بەڵێ بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو خات و تەنیا بە هیوای چانسێکی تر و جارێکی کە بتوانیت پەیوەندیمان پێوە بکەیت و بەختی خۆت تاقی بکەیتەوە پرسیارەکەمان ئەڵێت نەخۆشی فۆبیا چییە وەڵامەکەی ترس بوو سوپاس بۆ تۆ خات و تەنیا بەڵێ ئازیزان و خۆشەویستان پرۆگرامەکەمان ئێمە پڕاوپڕە لە زانیاری و دیاری و بەخشین بۆ ئێوێ ئازیز و خۆشەویست ئێوەش ئەتوانن بەختی خۆتان لەگەڵ من تاقی بکەنەوە لە پرسیارەکانمان هەمە جۆرە
پرسیاری وەرزشیمان هەیە، پرسیاری هەمە چشنمان هەیە، پرسیاری هەمە ڕەنگە مێژوو کللتوری. پرسیارەکانی ئێمە تایبەت ئەبێت بە زانیاری بۆ ئێوەی ئازیز ڕەنگە کەسانێک هەبێت کە زانیاریان نەبێت لە پرسیارەکاندا لای ئێمەوە ئەتوانن زانیاریکی بچووک وەرگرن. خاتو زەیتون السلام عليكم. علیکم السلام. خاتو زەیتون مانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێت. بەڵێ مانگە ڕەمەزانی پیرۆزێت نابێت پیرۆز بێ لە هەموو کارمەندان هەم مسلمانان ئینشاءالله مانگە بێتە مانگە بخێر و بەرەکات. زۆر سوپاس. ئینشاءالله زۆر سوپاس بۆ تۆ خاتو زەیتون جان. خاتو زەیتون ئیشوکارت چییە؟ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت لە ماڵەوەی هەمیشە لەش ساغبی خاتو زەیتون. خاتو زەیتون یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەسەر برد؟ والله زۆر خۆش بوو لە خوا بەزیاد بێ الحەمدولله. خوانی چیتانە بوو ئێوارە خاتو زەیتون؟ والله هەر برنج و شلە. برنج و شلە. ئافێتتان بێت ئافێتتان بێت خاتو زەیتون. خاتو زەیتون زانیاریت هەیە لەسەر بەرنامەکەمان؟ بڵێ تازە لە ڤیدیۆلاوەی لە تەماشام کرد لە تۆڕ کۆمەڵایەتی بەڵێ هەندێک زانیاریم سپاس بۆ تۆ. خاتو زەیتون بچینە لای پرسیارەکەمان ئامادەی خۆتمان هیوادارم بەڵێ پرسیارێکی بە هیوام وڵامەکە دروست بێت و ناوچێتە تیر و پشکەوە بۆ کۆتایی هەفتە لە ڕۆژی پێنجشەممە تیر و پشکەکەین تا ببیتە خاوەنی مۆبایلێکی زیرەک. بچینە لای پرسیارەکەمان ئەڵێت ئەمریکا لە چەند ویلایەت پێک هاتووە هەڵبژاردەکانمان؟ یەکەم 50 ویلایەت، دووەم 51 ویلایەت، سێم 52 ویلایەت، چوارەم 53 ویلایەت. خاتو زەیتون بە هیوای وەڵامی ڕاست سی شرکەت لە بەردەمدایە. تۆ وەڵامێک هەڵبژێرە و ئێمەش هاوکاری دەکەین. پرسیارەکەش دووبارەکەمەوە ئەمریکا لە چەند ویلایەت پێک هاتووە؟ 50 51 52 53. کاتت نەما خاتو زەیتون وەڵامێک هەڵبژێرە؟ 50 بۆ تۆ لابین 50 بۆ تۆ لابین خاتو زەیتون. تۆ وەڵامێکی کەمام دێ؟ 52. پیرۆزبایت لە یەکەم خاتو زەیتون وەڵامەکەت ڕاست بوو. بە هیواین بینەرمان بیلاڵخەکانی داتووە تاکو ناوت ئەچێتە تیر و پشکەوە و ئەبیتە خاوەنی ئامێرێکی زیرەک. ئازیزانی پرۆگرامی پرسیار و خەڵات هاتمۆلاتان دووبارە. ئازیزانی ئێمە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن لەسەر شاشەکە. ژمارە مۆبایلەکانمان هەیە، ژمارە لەسەر هێڵی ئاسیاسیێڵ و کۆڕێکتلیکۆم. ئێوە ئەتوانن پەیوەندی بێمە بکەن و بەختی خۆتان تاقی بکەنەوە. مەرج ئەوە نییە تەنها بڵێیت بەختم باش نەبوو یاخود بەختەکەی من نەیهێنا لەگەڵ پرسیارەکەی تۆ یاخود من کاتم نەما. مەرج ئەوەیە کاتێک ئێمە گفتوگویەکی خۆش ئەەکەین، گفتوگویەکی جوان ئەەکەین پێکەوە بەسەرهاتێک نوکتەیەکی خۆش ئەجێڕیتەوە بۆ ئێمە و بۆ بینەران بە خۆشحاڵیەوە. ئەو شتە بای هەموو شتێکە. خاتو هێلین ئەم کاتت باش؟ ئەم کاتە باش باشتر بۆ تۆ. خاتو هێلین مانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێ. لە ئێوە بەردەم کارمەندانی کەناڵی کەرکووک پیرۆز بێت. ئینشاءالله خۆی گەورە نوێژە و ڕۆژتان قبوڵەکە. زۆر سوپاس خاتو هێلین. خاتو هێلین ئیشوکاری ڕۆژانت چییە؟ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەڕێخست؟ پێت خۆش بوو یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان؟ والله الحەمدولله مانگی ڕەمەزان مانگی هیدایەتدانە. خۆی گەورە ڕەحم لە هەموو لایەکمانەکە و ڕۆژەکەم الحەمدولله بە تاعەت و ذیکر و یادی خۆەوە بەڕێکرد و ڕۆژێکی زۆرش خۆش بوو. هیوای تەندروست باشیت بۆ ئەخوازم خاتو هێلین جان. خاتو هێلین زانیاریت لەسەر پرۆگرامەکەمانەیە؟ والله یەکەم جارمە ئێستا بینی. بەڵێ پرۆگرامەکە ئێمە پێک هاتووە لە پرسیارێک کە پڕ لە زانیاریە پرسیارەکەمان و ئێمەش چوار هەڵبژار دەتەدەینێت تۆش ئەتوانی وەڵامێکی دروست هەڵبژێری تاکو ناو بچێتە تیر و پشکەوە بۆ ئامێرێکی زیرەک. بەڵێ هیوادارم پرسیارێ ئاسان بێت و بە هاوکاری تۆی خۆشەویستیشەوە. بە هیوام. خاتو هێلین زانیاریت لەسەر چ بابەتێک زیاتر هەیە؟ واللهی تر ماڵەوە ئاینی بەس خۆشم نازانم زانیاری سێوان نیە. زۆر باشە. خاتو هێلین چینە لای پرسیارەکەمان؟ بەڵێ با بڕێنە لای پرسیارەکەمان. پرسیارەکەمان ئەڵێت
پایتەختی وڵاتی یابان کوێیە؟ هەڵبژاردەکانمان یەکەم سیئۆل، دووەم پەکین، سێم کیتۆ، چوارەم تۆکیۆ. سی چرکەت لە بەردەمدایە خاتوێلین بە هیوای وەڵامی دروست. واللهی زانیاریم زۆر لەسەرین یا بەس با تۆکیۆ بێت بە هاوکاری تۆشەوە. چۆ بێت؟ تۆکیۆ. تۆکیۆ. ژمارە 4 دوا وەڵامتە؟ وەڵی ئەبێ هاوکاریشم بکەین. باشە کاتشت لە تەوابوو نایە خاتو هێلین سێ چرکت لە بەردەمەوە. باشە با بچینە لای وڵامەکە. پیرۆزبایت لێکردین خاتوی هێلین چانسێکی باشت هەبوو لەگەڵ ئێمە بەختی خۆت تاقی کرەوە بەخت بوو بەیاوەرت بە هیواین لە تیر و پشکی ڕۆژی پێنجشەمە ببیتە خاوەنی خەڵاتی ئامێرێکی زیرەک لە پرۆگرامەکەی ئێمەدا. شنۆخان ئەم کاتت باش؟ کاتت باش؟ باشتر بۆ تۆ مانگی ڕەمەزانت لە پیرۆز بێ شنۆخان. مانگی ڕەمەزان لە تۆ سەرجەم مسلمانان پیرۆز بێن. زۆر زۆر سپاس شنۆخان. شنۆخان یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەسەر برد؟ الحەمدوللا ئیتر ڕەمەزانێکی زۆر خۆشە ئینشاڵڵا مانگێکە ئەبێتە هۆی پڕینەوەی گوناحەکانمان. زۆر باشە. خاتوێلین ئەمڕۆ خوانی چیتان هەبوو خواردنی چیتان کردبوو؟ شنۆخان ببوورە. وڵای تێر هەر برنج لە و گۆشتەکە نییە. دای عافێتتان بێ. شنۆخان خۆت دروستت کرد یا دای درستی کرد؟ وڵای ئەو ڕاستی بێ من هاوکاری دایکمە. دای هەمیشە دایکت تەمەەن درێژ بێ و لەش ساغ بێت بۆ ئێوەی عزیز. خاتو شنۆ زانیاری تێ لەسەر پرۆگرامەکەمان؟ بەڵێ. زۆر باشە بچینە لای پرسیارەکەمان خۆت ئامادە کردووە؟ ئینشاڵڵا بەڵێ. زۆر باشە بچینە لای پرسیارەکەمان. پرسیارەکەمان ئەڵێت دراوی وڵاتی کوێت چییە؟ هەڵبژاردەکان یەکەم دینار، دووەم درهەم، سێەم لیرە، چوارەم ڕیال. خات و شنۆ 27 چرکەت لە بەردەمدا. لێ زەحمە دەتوانی هاوکاریشم پێی؟ زانیاری تیست نییە لەبارەی دراوی وڵاتی کوێت؟ دینار؟ ئەگەر هاوکاریشم پێی زۆر سپاسەکەم. دینار. من ئەڵێم بە ئاسانکاریەکەمان بۆ تۆ دینار لا ئەبین بۆت سێ هەڵبژار دەتەمێنێت درهەم لیرە ڕیال. ببوورە ژمارە 4 بۆ لابین ڕیال تۆ بتانی وەڵامێکی دروستمان پێ بڵێیت؟ واتە دینارەکە نانەبرا ریالەکە نابرێت؟ بەڵێ ڕیالمان لا بردوو سێ هەڵبژاردە لە دینار و درهەم و لیرە. باشە دینارەکە پیرۆزە وەڵامەکەت ڕاست بوو بە هیواین بینەرمان بیت لە ڕۆژی پێنجشەمە تاکو ناوتەکەینە تیر و پشکەوە. بەڵێ ئازیزانی خۆشەویست پرۆگرامەکەی ئێمە پێک هاتووە لە پرسیارێک و 4 هەڵبژاردە کە پرسیارەکانمان زانیاری هەیە لەسەر وەرزشی لەسەر کللتوری مێژووی هەمەڕەنگ و هەمە چەشنش. ئێوە شەتوانن بەختی خۆتان لەگەڵ ئێمە تاقیب بکەنەوە ژمارە مۆبایلەکانمان لەسەر شاشەکەیە ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن لەسەر هێڵی ئاسیاسیال و کۆڕەکتلیکۆم بە هەمان شێوەش لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک لە سوۆسیال میدیاوە ئەتوانن بینەری لایڤەکەمان بن و لەوێیانە بتوانن پەیوەندیمان پێ بکەن بە سوپاسەوە ئێمەش وەڵامی پەیوەندیەکانتان نەدەینەوە بە خوشحاڵیەوە. کاک شێروان ئێوارەت باش. ئێوارەی تۆش باش کاسەدار. باشتر بۆ تۆش کاک شێروان. کاک شێروان یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەسەر برد؟ واللهی باش بوو الحەمدوللا لە خوا بەرجات. الحەمدوللا. کاک شێروان ئیشوکارت چییە چکارەی؟ کاسبی. هەمیشە لەش ساغ و هیوای تەندروست باشیت بۆ خوازم. سپاسەکەم برای گەورەی چاوەکەم. کاک شێروان زانیاری تێ لەسەر پرۆگرامەکەمان؟ بەڵێ. زۆر باشە. کاک شێروان ڕۆژانی ڕەمەزان چۆن بەسەر ئەبەیت؟ ئای کاتێککە لە ئیش دیتەوە ڕۆژانی ڕەمەزانە چۆن بەسەر ئەبەیت وەکو ساڵانی ڕابردوو؟ واللهی کاکەدار هەر ساڵانی ڕابردوو کاتێ لە ئیش دێنەوە و چینە دەرەوە و دوای بۆ شەو ئیشێکمان پێویست چینە دەرەوە جێبەجێەکەین و ئەگەڕێنەوە ماڵ و سەیری کەناڵەکانێک. زۆر باشە. هیوای بەختەوەری و دڵخۆشیتان بۆ خوازم کاک شێروانجان. بەڕێزی سپاس. کاک شێروان ئامادەی بچینە لای پرسیارەکەمان؟ بەڵێ. با بڕێن لای پرسیارەکەمان.
پرسیارەکەمان ئەڵێت بچووکترین هەسارەی کۆمەڵەی خۆر چییە؟ یەکەم مەریخ، دووەم مشتری، سێم زوحەل، چوارەم عەتارەت. کاک شێروان سی چرکەت لە بەردەمدایە بە هیوای وەڵامی دروست. بەڵێ من وڵامی هەڵە بگێن تۆش یاساکارێکمان بۆم کە کاکسن لەسەر چاو کاک شێروانجان تۆ وەڵامێک هەڵبژێرە. من ئەتوانم لێرە ئاسانکاریەکت بۆ بکەم ژمارەیەک کەوا کاتە مەریخ ئەوت بۆ لا ئەبەم سێ هەڵبژار دەتەمێنێ مشتری زوحەل عەتارەت. ئەتوانی بە زووترین کات وەڵام بدەیتەوە چکاش چرکت لە بەردەمەوە کاک شێروان. مشتری با مشتری بۆ هەڵبژێرین. بەداخەوە کاک شێروانجان سوپاس بۆ پەیوەندیەکەت بەیوام جارێکی کە بەختی خۆت لەگەڵ من تاقی بکەیتەوە بە سوپاسەوە. پرسیارەکەمان بچووکترین هەساری کۆمەڵەی خۆر چییە؟ وەڵامەکەی عەتارەت بوو. سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک شێروان بە هیوای چانسی زیاتر. خاتو زەینەب ئەم کاتت باش؟ هەموو کاتێکی باش بەسێ بەڕێ. زۆر سوپاس خاتو زەینەب مانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێت. بەیوان ببێتە مانگێکی پڕ خێر و خۆشی بۆ ئێوەی خۆشەویست و عزیز. لەبەڕێستان پیرۆز بێت دوادارم تەواو ڕۆژێ لای قبول بێت. خاتو زەینەب ئەگەر پێت بکرێت تۆزێک سەوتی تەلەڤیزۆنەکەتان کەس بکەیت تا گوێ بیستت بم. بەڵێ. خاتو زەینەب ڕۆژی مانگی ڕەمەزان یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەسەر برد؟ ئایا بە ڕۆژوو بوویت؟ بەڵێ بێگومان بۆ خۆی گەورە دەدات بێت. هەمیشە لەش ساغ بیت خاتو زەینەب جان. خاتو زەینەب زانیاری تێ لەسەر پرۆگرامەکەمان؟ بەڵێ. زۆر باشە. چ زانیاریەک تێ ینی زانیاریت لە چ بابەتێکە زیاترە؟ وەڵای لە گشتی. نەگشتی. زۆر باشە بە هیوای ئەوەی کەوا بەختی تۆ لەگەڵ ئێمە دروست بێت. بچینە لای پرسیارەکەمان خاتو زەینەب؟ بەڵێ. باشە. پرسیارەکەمان لە 1 کیلۆمەتر چەند مەترە؟ هەڵبژار دەکان. یەکەم 500 متر، دووەم 800 متر، سێم 1000 متر، چوارەم 1500 متر. سی چرکەت لە بەردەمدایە خاتو زەینەب؟ با هەزار دیە. بەڵێ؟ هەزار. 1000. دڵنیای لە وەڵامەکەت خاتو زەینەب؟ وەڵا گەر هاوکاریم بکەیت. باشە بچینە لای ژمارە سێ. ژمارە سێی بۆ هەڵبژێرین. بەڵێ ئەگەر هاوکاریم بکەیت. سوپاس بۆ پەیوەندیەکەت خاتو زەینەب پیرۆزبایت لێ ئەەکەین. وەڵامەکەت دروست بوو بە هیواین تاکو ڕۆژی پێنجشەمە هەموو شەوانێک بینەری ئێمە بیت تاکو ناوت بچێتە تیر و پشکەوە و بیتە خاوەنی خەڵاتێکی ئامیرێکی زیرەک. ئەچینە ناوڕێک و دێنەوە لایەوە. ماشەڵڵا ماشەڵڵا بڕوانە ئەو جوانیە هەر خۆی شازادایە هیچ کەس وەک خۆی جوانیە هەموو دنیا گەڕەم هیچ کەس وەک تۆ نییە نگای چاوم لێ دەکا عەیاری وەک خۆی نییە کیژە کوردەی نازدار بەه بەه لەو جوانیە کە دێتە ڕووبەڕ و شەرمەکە مەیلی نییە کە دێتە ڕووبەڕ و شەرمەکە مەیلی نییە گوڵەکەم دڵدارەکەم یارەکەم باوانەکەم گوڵەکەم دڵدارەکەم یارەکەم باوانەکەم جدی کوردت لە جوانە ناز بکەن نازدارەکەم چۆپی کێشان لە خۆت دێ تۆی شازادەی شارەکەم ئەم بەهارەم لەگەڵ تۆ خۆشترین سەیرانەکەم زۆر شیرینە عازیزی من عەشقە کۆن زمانەکەم ئەسیر و دینی کردوم باوانی باوانەکەم. عشقم شێتانە بۆ ئەو چاوە جوانانە دەوای دەردم هەر تۆی بینینت دەرمانە
چویتە دڵماوە خەوم نایە شەوانە وەک فەرهادم لێ دێ بۆ شیرین بوو دێوانە زۆر خۆشەویستە لەم وەک بیربیلەی چاوانە کە لەگەڵ تۆدا بم خۆشی و شادی میوانە کە لەگەڵ تۆدا بم خۆشی و شادی میوانە گوڵەکەم دڵدارەکەم یارەکەم باوانەکەم گوڵەکەم دڵدارەکەم یارەکەم باوانەکەم جلی کوردت لە جوانە ناز بکەن نازدارەکەم چۆپی کێشان لە خۆت دێ تۆی شازادەی شارەکەم ئەم بەهارەم لەگەڵ تۆ خۆشترین سەیرانەکەم زۆر شیرینە عازیزی من عەشقە کورد زمانەکەم ئەسیر و دیلی کردوم باوانی باوانەکەم ئازیزانی ئێمە بە خۆشحاڵەوە ئێمە گەڕاینەوە لای ئێوە ئێوەش ئەتوانن پەیوەندی بە ئێمەوە بکەن و وەکو زانیاریمدا لەسەر پرۆگرامەکەمان ئێوە ئەتوانن پەیوەندی بە ئێمە بکەن وەکوەوەی کە ژمارەکانمان لەسەر شاشەکەیە لەسەر هێڵی ئاسێسیڵ و کۆڕک تلیکۆم ئێوە ئەتوانن پەیوەندی بە ئێمەوە بکەن و ببنە بەختی خۆتان تاقیب بکەن و ببنە خاوەنی خەڵاتی هەفتانەی ئەمڕۆی پرۆگرامەکەمان. کاک خضرمان لەگەڵا. کاک خضرم کاتت باش؟ ئەم کاتت باش. سڵاو ڕزمێ بۆ هەموو کارمەندانی زۆر زۆر سپاس کاک خضرجان بە ناوی ستافی پرۆگرامی پرسیار و خەڵات سوپاسی تۆ ئەکەین. کاک خضر لە چۆوە لەگەڵمانی؟ کاک خضر جۆم لە دەنگت نییە ببوورە لە چۆوە لەگەڵمانی؟ لە دووس خورماتوە. لە دووس خورماتوە. دووس خورماتوە. کاک خضر یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەسەر برد؟ وەڵای کرد بە زکر و بە نوێژ و خوای گەورە لێتی قبول کاک خضرجان. کاک خضرجان ئامادەی بچینە لای پرسیارەکەمان؟ بەڵێ. با بڕێن لای پرسیارەکەمان. پرسیارەکەمان ئەڵێت کام ئاژەڵ دەنگی نییە؟ هەڵبژاردەکانمان: یەکەم کەنگەر، دووەم زەرافە، سێم حوشتر، چوارەم فیل. بە هیوای وەڵامی دروست کاک خضرجان 30 چرکت لە بەردەمدایە. کاک خضر گوێبیستی منی؟ بەڵێ حوشتر. حوشتر دڵنیایی کاک خضرجان؟ زۆر باشە. چۆن وە زانیاریت هەبوو لەسەری کاک خضر؟ وەڵی حیوانێکی فەقیرە حاشا دوورە جەماعەت. باشە کاک خضرجان با بچینە لای وەڵامەکە کاتشت نەما. بەداخەوە کاک خضرجان وەڵامەکە دروست نەبوو بە هیوای ویزارێکی کە پەیوەندیمان پێ بکەیت و سانسی خۆتان لەگەڵ ئێمە تاقیب بکەنەوە. ئەچینە لای پەیوەندیەکی کەمان. دوا پەیوەندیمان کێمان لەگەڵا؟ کاک ئەیادجان ئێوارەت باش مانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێت. سلام علیکم باشمانستا بەڕێز. چاوەکەم کاک ئەیادجان. کاک ئەیادجان مانگی ڕەمەزان لێ پیرۆز بێت. زۆر زۆر سپاس جەنابیشت. زۆر زۆر سپاس بۆ تۆش. کاک ئەیادجان لە چۆ لەگەڵمانی؟ هەولێر. هەولێرەوە. بەڵێ. کاک ئەیادجان یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانت چۆن بەسەر برد؟ لەخوا بەزیادە باش ڕایبی نەبوو. الحەمدلله. کاک خضر چ کارەی ئیش و کارت چییە؟ کاک ئەیاد ببوورە. قوتابیم. قوتابیت. بە هیوای سەرکەوتن بۆ قۆناغەکان کاک ئەیادجان. زۆر زۆر سپاس. کاک ئەیاد بچینە لای پرسیارەکەمان؟ بەڵێ. با بڕێن لای پرسیارەکەمان. پرسیارەکەمان ئەڵێت تەمەنی قاز لە چەند تێپەڕ ناکات؟ هەڵبژاردەکان: یەکەم 40 ساڵ، دووەم 45 ساڵ، سێم 50 ساڵ، چوارەم 55 ساڵ. 30 چرکت لە بەردەمدایە کاک ئەیادجان بە هیوای وەڵامی دروست. هەڵبژاردەکان تەمەنی قاز لە چەند تێپەڕ ناکات؟ 40 ساڵ، 45 ساڵ، 50 ساڵ، 55 ساڵ. بەڵێ؟ وەڵی مافدەبا 45 ساڵ بێت. 45 ساڵ. زانیاریت هەیە لەسەری کاک ئەیاد؟ ناوەڵا. باشە. بیگۆڕە کاک ئەیادجان. با 30 ساڵ بێت. بەڵێ؟ 30 ساڵ. 30 ساڵ. 30 ساڵ. دەستخۆش پیرۆزبایت لێکین کاک ئەیادجان وەڵامەکەت دروست بوو بە هیواین لە ڕۆژانی داهاتوودا لاڵقەکانی داهاتوومان لە پرۆگرامەکەمان بینەرمان بیت تاکو لە ڕۆژی پێنجشەممە تیر و پشک بۆ کەسانە بکەین کە ڕۆژانە ئەبنە خاوەنی کە بنە براوەی پرۆگرامەکەمان تاکو تیر و پشکتان بۆ بکەین و ببنە خاوەنی خەڵاتێکی ببنە خاوەنی ئامێرێکی زیرەک. لێرەدا دێنە کۆتایی پرۆگرامەکەمان پێش ئەوەی کەوا بینە کۆتایی پرۆگرامەکەمان ئەچینە تیر و پشکەکە بە هیوام
ئەو کەسەی کەوا پەیوەندی بێمەوە کرد بە بەختێکی جوانەوە ناوی چوو بێتە تیر و پشکەکە تاکو من لێرە تیر و پشکی بۆ بکەم و ناوەکەی دەرچێت تاکو لە ڕۆژی پێنجشەمە تیر و پشکی گەورە ئەکردێت بە کۆی ڕۆژی هەفتە تاکو ناوەکەی دەرچێت و ببێتە خاوەنی خەڵاتەکە چینە لای تیر و پشکەکەمان ئەبێت ئەم کەسە بە بەختە کێ بێت کەوا ناوەکەی لە لای منە خات و زەینەب لە هەولێرەوە بە هیوای ئەوەی بینەرمان بیت تاکو ڕۆژی پێنجشەمە لە ڕۆژی پێنجشەمە تیر و پشکی گەورە بکەین بۆ کۆی ڕۆژانی ئەوانی کەوا بوونەتە خاوەنی خەڵاتەکەمان خات و زەینەب ئەتوانی لێرانەوە یاخۆت لە ڕۆژانی داهاتوودا لاڵخەکانی داهاتووماندا بینەرمان بیت تاکو ڕۆژی پێنجشەمە تیر و پشکەکەین بە هیوام لە ڕۆژی پێنجشەمەشدا هەمە ناوی تۆ دەرچێت چونکە لە یەکەم پرۆگرامماندا لە یەکەم بەرنامەماندا براوی پرۆگرامەکەمان لە هەڵبژار لە تیر و پشکەکەیە تۆ بوویتە ئەمەوێ لێرەوە بڵێم ڕۆژانە بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان ساعت 8 بینەری ئێمە بن پەیوەندیمان پێوە بکەن بینەری لایڤەکەمان بن لە سۆشیال میدیاوە ئەمەوێ لێرەوە بڵێم تا ئەڵلقەیەکی کە و ڕۆژێکی کە سەردەرتان لەگەڵا بوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ